یاسای لێبوردنی گشتی کە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە زۆرترین ڕەخنەی و تێبینی لەسرە بەوەی کە لێکەوتە نێرینیەکانی زیاترە و توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێت ئەم یاسایە پێشێلکردنی سەروەری یاسایە و بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتیش چاکسازیەکان لە هەندێک کەیستا بەلاوە دەزانێت کە نەیانتوانیوە سزادراوان ئامادە بکەن بۆ جارێکتر گەڕانەوە بۆ ناو کۆمەڵگا. بە شێوەیەکی گشتی ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە چاکسازیەکان کە بارگرانن بۆ ژمارە زۆرەی بەندکراو یاخود بەهۆی هەندێک کەم و کورتی یا فەراق لە یاساکانە هەیە بۆ نمونە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ مادە هۆشبەرەکان کە ئێمە لە چاکسازیەکانی کوردستان ژمارەیەکی زۆر سزادراومان هەیە بەهۆی بەکارهێنان یا بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە. بازرگانیەکە نا، بەڵام ئەوانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن لە ڕاستیە ئێمە ئایا دڵنیان لەوەی چاکسازیەکان بەم قەیرانی داراییەوە بەم گیر و گرفتانەوە هەن قوتابخانەیەکن خوێندنگەیەکن بۆ ئەو کەسانە چاک بکەن واز لەو ڕەفتارە خراپە بێنن کە با بڵێن مادەیەکی هۆشبەری پڕمەترسیە و ئەو ئینسانە بگێڕنەوە کاتێک 3 ساڵ حکومەکەی تەواوەکە بۆ ناو کۆمەڵگا کەسێک بێوازیە نابێت لە مادەی هۆشبەر. لە ڕاستیە ئێمە ئەلەمەیانە کێشەمان هەیە لە کوردستان. بەڕاستی بۆ خۆی دەرکردنی لێبوردنی گشتی بە شێوە گشتیەکەی سفرکردنەوەی یاسایە شکاندنی شکۆی یاسا و دادگاکانە بۆیە لە هەموو حاڵەتێکە ئەبێ ئەم لێبوردنە گشتیە بوەستێنرێ بە تایبەت کە 3-4 ساڵ جارێک بەر لە هەڵبژاردنەکان ئەنجامەدرێ و یاخود پێویستە کات ئەگەر ئەم لێ یاسایەش ئێستا بە ضرورەتێک ئەزادرێ ئەبێ زۆر بەرتەسک بکرێتەوە کەسانی مستحق بگرێتەوە و لیژنەیەکی تایبەت بەم دۆسیە پێک بهێنرێ لە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی و دادوەر و کەسانی پسپۆر پێک بێ پێداچوونەوە بۆ ئەو دۆسیانە بکەن بە تایبەت کەسانێک کە زیاتر لە تاوانێکیان ئەنجاما بێ پێویستە کات ئەم کەسانە نەگرێتەوە لەبەرەوەی گرێنتی ئەوە نیە کەمانە بتوانن بێنە ناو کۆمەڵگا تاوانی تر ئەنجام نێن. بڕیارە ڕۆژی یەکشەمەی داهاتوو خوێندنەوەی دووەم بۆ یاسای لێبوردنی گشتی بکرێت و پەرلەمانتارێکی کوردستان شەڵێت نەبوونی پاڵپشتی دارایی و فشارەکان لەسەر چاکسازیەکان و بنکەکانی پۆلیس و دادگاکان بوونەتە هۆی دروستبوونی فشاری یاسای لێبوردنی گشتی و لە پەرلەمانی کوردستان ڕای گشتی لەسەر دروست بووە. لێبوردنی گشتی مامەڵە لەگەڵ مادەکانی حکومەکە لەگەڵ حاڵەتەکانی تاوانەکە لەگەڵ تاکە کەسەکان ناکە کێ نییە هێشتا ئەم بابەتە تەفاسیلی ماوەتەوە بۆ گفتوگۆ. بەڵام چاکسازیەکانی کوردستان کارمەندەکانی چاکسازی پۆلیسەکانی گرتن و گواستنەوە بنکەکان هەمویان خۆیان نیگەرانیان هەیە معاناتیان هەیە بێدەرەتانیان هەیە مستەلزەماتی پێویست لە بەردەستیانە نییە کۆڕ و سمینار و پشتیوانی دارایی باش نییە بۆ چاکسازیەکان. هەموو ئەوانە وای کردووە پرۆسەی شیاندن و تەهیل لە ناو چاکسازیەکاندا نەبێ. ئەمە وای کردووە کە گلەیەکان زۆر بن و فشارەکان زۆر بن. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و پسپۆرانی یاسایی پەسەندکردنی یاسای لێبوردنی گشتی بەم شێوەیە ئێستا بە قەیرانێکی دری دەزانن کە ڕوبەڕووی کۆمەلگا دەبێتەوە بۆیە سەرجەمیان تاکی دەکەنەوە پێویستە فشار بخێتە سەر پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی خوێندنەوەیکی ورد و گۆڕانکاری ڕشەی تێدا بکرێت و دواتر پەسەند بکرێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.